من بۆ خۆم پێم وایە ئەمە کۆمەڵێک دەرەنجامی هەیە. عێراق بۆ وەزعێکی زۆر ئاڵۆزات هەیە پەڕێ بەتوایەتی دوای هەڵبژاردنەکانی ئەم ئەخیرەی پەرلەمانی عێراق کە لایەنە سیاسیەکان ئەکسەرێت چ ئەوانی ئێرە چەوانی ناو عێراقیش بەتایبەتی شیعەکان لە دەرەنجامی هەڵبژاردنەکە ڕازی نەبوون. وار ئەمەش هۆکار بوو کە مستەفا کازمی خۆشی ماڵەکەی کەوتە بەر هێرشی موشەکی و کەمی مابوو سەری تیا بچێت. تا ئێستا ئەم گرفتانە چارەسەر نەکراوە. یعنی تا ئێستا ئەمە بەڵ پرسیارەمە ئەوە تۆ پەرلەمانی عێراق نەیانتوانی و پەرلەمانێکی تازە دروستکە نەیانتوانی ئیدارەیەکی حکومی تازە دروستکەن. ئەمە بەشێک لە هۆکارەکانە. خۆ دەزانی جێشی عێراقیش و حەشتی شعبی و موەسسە ئەسکەریانەکە لە عێراقا هەیە بەگشتی لەسەر ئەساسی تایفی و ئەنواع گروپ و هیچ جیاواز و ئەوانە دروست بوون کە یەکتری قبوڵکردن لە ناویانە ئاسان و ئەوانە نییە. من وەکو بیستومە نازەم تا چەند ڕاستنامەیان داعشیش پێم وایە خەلیفەیەکی تازیان بۆ خۆیان هەڵبژاردووە. دەنگۆیەکەیە کە ئەبرایەکی ئەو بەکر بەغدادی بێ خەلیفەی پێشوێن کە عەمەلیەیەکی ئەمریکانە سەری تیا چوو. لە ڕاستیا ئەم مەرحەلەی شە داعش دەنگۆی ئەوەی شەیە ئەمریکا لە فترەیەکی زەمەنی کووردا هێزەکانی لە عێراق باتە دەرۆ ئەوەی ئەفغانستان و ئەوان. ئەوەیشی کە بازەکرێک وایە ئەو شریتە ئەمنیەی ئەو فەراغی کە داعشی تایە کە بەخێتی بینی تەماسی ئێمە و جێیشی عێراقی و کورد و ئەوانەیە زمینەیەکی لەبار و گونجاو هەیە یانی ئازادییان هەیە فەراغێک هەیە کە بۆ خۆیان هەڵسوکەوتی تیاکەن تەدریبی تیاکەن خۆیان ڕێگەخەنەوە شەک و شۆڵیان دەزەکەوێت. ئەو دەنگویانە چەنە ڕاستە نازانم بەڵام لە هەندێک شوێن فەرماندەکانی هێزی پێشمەرگە باسێکڵە کە بچوی خۆمان بینیمانە بە لە ڕێگەی ئاسمان و بە تیارە و هەلیکۆپتەروانە شتیان بۆ خەنە خوارەوە پێداویستیان بۆ خەنە خوار و ئیمدادات و شتیان ئەدەنێت. دیارە ئەمە دەستێک لە پشتی بە قوتبوون و بەهێزبوونی داعش و جارێکی تەنزیمکردنەوەیان هەیە لە ڕاستیان. ینی ئەمە سیراع لە بینی پێکاتەکانی عێراق بە تایبەتی کێشەی مەسەبی لە بینی سونە و لە بینی شیعی عێراقا ئەوەندە تون بۆتوانی هیچ شینێکی تیا نەماوە. زمینەیەک نەماوە بۆ پێکەوە ژیان، زمینەیەک نەماوە بۆ تێگەیشتن، زمینەیەک نەماوە بۆ پێکەوە کارکردن. ئیلا عێراق بێت وەکو ئەوەی بۆ سێ هەرێمی فیدراڵی تەوزیع بکرێیان. ئەم نەخشەی عێراق بەم دەرەجەی ئێستا نەمێنێت ڕاستی کە پێمان وا بووە بەم کەرە سەودار و پەردوو هەرێمی ئەم وڵاتە ناپارێزێت. پێویست ئەم هێزانە ڕێک بخرێن، پێویست ئەم هێزانە بکرێن بە هێزێکی نیشتیمانی دەستی حیزب و ناوچە و لق و چی وەمانەی مەڵبەند و ئەم شتانی تیا دەرفێنرێت لە ڕاستیە. هێزی بێ وەلایی بۆ نیشتیمانەکەی هەبێ، هێزێک بێ بەهینێکی نیشتیمانی باش پەروەردە بکرێ، هێزە تەسییزی تەسلیحی ئیدارەی تەدریبی هەموو ئەوانەی لەسەر شێوەیەکی مۆدێرن و باش وە هێزێکە بێ بنەوەی ئەم هێزە پەروەردەکرێ وەلایی بۆ خاکەکەی هەبێ، بۆ گەلەکەی هەبێ، بۆ نیشتیمانەکەی بێ نەک بۆ شخصی و بە حیزبی سیاسی. ئەمە نەک میلیشیانی نەمانە. تۆ کە پێڵی میلیشیا لەمانەشن بە ئاسمانە پێیان ناخۆش. ئێبا بە میلیشیا چێ شەخص هەیە لیوای هەیە، فەوجی هەیە، بە سەدان حیمایی هەیە. یعنی ئەمانە بەشێک ئەم هێزانە ڕێک نەخراون، ئەم هێزانە نەکراون بە هێزێکی نیشتیمانی. ئیمجا لە ڕاستیا خەلەل لەوەی شایە لە ماوەی ڕابردووە سەرۆکایەتی هەرێم لای پارتی بووە، خۆتان هەمووتان نەزانن. بە گوێرەی دەستورەکەیش لە لای ئێمە ئەبێ قیادەی قواتی مسلحەیانی فەرماندەی هێزی چەکدار سەرۆکی هەرێم بێت. ئیمجا ئەو چەکانی لە شەری داعشەکە هاوپەیمانەکان داویانە بە هێزی پێشمەرگە و بە وەزارەتی پێشمەرگە و خۆی کە ئیمشۆ برادێکی یەکێتی لێکێ لە کەناڵەکانی خۆیان باسی کرد. ئەو چەکانی کە مۆدێرن و پێشکەوت و باشوانن پارتی بۆ خۆی بردوێتی، ئەڵێ ناماندنێ ئێمە نیمانە. ئیمجا لەلایەکی ئەم هێزە ئیداری باش نییە، ئەم هێزە تەدریبی باش نییە، ئەم هێزە چەک و چۆڵی باش نییە، ئەم هێزە ڕێزی باش نییە. فەرموو ئەو تۆی هێزێک هاتوو بەکاریان هێناوە ئەم بازارانە کراوە بە مەعسکەر و هەر شارێک دەیان فەوج و لیوا وشت بە هەمەر و بە دۆشکە و بە چیوەوانە این سەیرەکەی لە ماشارەکان لە مەعسکەرەچن. هێز بەکار نایە چەکەکەی بکەیتە سنگی گەلەکەی خۆت. هێز بەکاریە ئەم هێزە ئەرکی سەرەکی پاراستنی سنوورەکانی وڵاتەکەتە، سنووری نیشتیمانەکەتە. تۆ لە کاتێکا هێز بەکارین ئەگەر کارەساتێکی سروشتی هەبێت کە ئیدارەتەکانی حکومەتەکە حکومەت فریانەکەوێت بۆ ئەوی بەهانای خەڵکو بێ هێز بەکارێنی. ئێمە مەسەلا میسر دیمار حسنی مبارەک ڕووخا خۆ حسنی مبارەک پیاوێکی منازید بووە لە حەربی ئۆکتۆبەرا قاعیدی قۆی جەوی میسری بووە بە جاری وا بۆ خۆی بە تیارەکەی خۆی تەلعەبیبی قەسب کردووەوانە. خۆ پیاوی کەم نەبوو. لە ڕاستیەکە هات لەسەر حکوم لایەن بەر جێیشەکە چەکەکانی نەکردە سنگی خەڵکی. تێم چەکە جێیشی خەڵکی میسرە، جێیشی سەرۆکێک نییە، جێیشی شخصێک نییەوانە، هیچ تەداخولیان نەکرد. حسنی مبارەک لاسوو جێیشەکە لە جێی خۆی بوو، هینی من نەبووەوانە. لەبەر ئەوە بەشێکی ئەوانە ئەم هێزە وەلایی نەماوە،
وەلای بۆ ئەم نیشتیمانە نەماوە وەلای بۆ گەلەکەی نەماوە چونکە وەکو پێویست ئەو مهمەیەکە مهمەی ئەم هێزێ پێ جێبەجێ ناکەن ئەرکێکی تریان خستۆتە سەرشانی کە هێزی پێشمەرگەنی چوونە سەر سنووقی دەنگدان و بەکارهێنانی چەک بۆ لێکلاکردنەوەی کێشە و سیراعی بینی حیزبی و هەڵبژاردن و نازانم ڕێپێوان و خۆپیشاندانی خەڵ لە ڕاستی ئەمە ئیشی هێزی پێشمەرگەنی ئیشی هێزی پێشمەرگەن ئیشی سەرەکی ئەم هێزە پێویستە سنووری وڵاتەکە پارێزی و ئەم هێزە پێویستە مدەڕەب کرێت تەشخیص کرێت تەستیح کرێت حورمەتی بگیرەهی چەکی باش کرێت ئیداری باش کرێت معاشی باش کرێت ڕێز و شکۆی باش کرێت ئەمە هەموو ئەمانی لەدەزاوە جاکی ئەمریکا کاتە سەر شانی خۆی لە ڕابردووە من دڵنیایشم بەم دار و پەردووە ناکرێت بەم هێزە ناکرێت ئەم هێزە هێزێکی تەواو حیزبی پێویستە تەجنید بگیرێ موالید بگیرێت لەسەر ئەساسیەوە ئەگەر بدەوێت هێزێکی نیشتیمانی دروستکەی هێزێکی مۆدیرنی باش دروستکەی هێزێکی وا دروستکەی کە بیکەی بە هێزی نیشتیمانی و هێزی منەزەم و ڕێکخراو ئیلا ئەبێ لەسەر ئەساسی تەجنید موالید بەم کەرەسەیە ناکرێت ئێستا و دوو حیزبە هەر ئاڵۆزێکەوە بینە زۆر بە ئاسایی لە زەرفی یەک ساعت هێزەکەن لێجیابن ئەوەی ئەوان کە ناویان ناوەڵا ئەمە هێزی وەزارەتی پێشمەرگەی بێت کاکە ئەست و ئەساسی نیەمان من وەکو بیستومە ئەو شوێنانی خەتی تەماسن دەبینی پەکەکە هەر لە منتیقی شیلات زێ و لە منتیقی خوا کورگ و لە منتیقی کڵاڵ و چۆمان و حاجی و مەران و شیوچوانە دەیان پایەگا و ڕەبیە و مەعسکەری گەورەیان دروستکۆ کەچێکی پێشکەوت و ئەوانیان تایە کە ئەمە پێویست ناکە بەرامبەری هێزێکی سیاسی وڵاتەکەی خۆت بەکاری بێنی ئەبوو ئەمە ئەم سنگەبرنی و قایمکاریە لە سنووری خەتی تەماسی ئێمە جەعشا بکرایە نەک بۆ هێزەی کوردی بەکاری بێنی بەشێکی لوا بەکارات و بەشێکی لە بازاری ڕەشەلای قاچاقی دەزەکەوێت ئێستا بەڕۆکا کە توانی میلان بکڕیت لەبەرەوە ئەم چەکانە بەشێکی کەوتۆتە دەستی خەڵک بەشێکی پیاوەتی پێوەکرا و بەشێکی فرۆشرا و بەشێکی بەناوی ئەوکە لە شەڕاتیا چوانە لە بازاری ڕەشا کەوتۆ دەست قاچاقچی من نازانم وەکو پێم وتی بەم کەرەسەی ئێستا هیچ ناکرێت لەبەرەوە ئەمانە تەواو حیزبین تەواو بنەماڵیش نەکەر حیزبین هەموو شتێکیان لە پێناوی بەژۆندی حیزب و بنەماڵاوێ لەبەرەوە تۆ چیەکەی لەم حاڵەتە یان ئەبێ ئەم سیستەمە بیگۆڕیت یان ئەبێم هێزەوەکو پێم وتی سەر لە بەربێی هێزێکی نیشتیمانی لەسەر ئەساسی گرتنی مالی دروستکەیت وەکو جێشە مۆدێرنەکانی دنیا ئەم جێشە ڕێکی خەی لە هەموو ڕێکان ئەم جێشە بێ بە جێشێکی ڕێکخرا و جێشی نیشتیمانەکە تۆوانە و ئەو چەکانیش کە هات لە ڕاستیان نەخرێتە بەردەستی حیزبی سیاسی با سۆرەکی هەرێم قایدی خواتی مەسەلەحیش بێ بەڵام ئەوەی وەلای بۆ حیزبەکەی و بنەماڵەکەی هەیە بۆ گەلەکەی نیەتی و بۆ ئەو وەزعەتی سیاسێکی ئێستا لە مەرێمان ڕوویداوە کە ئێستا فەرمو ڕۆژانە گوێمان لێوێ بە چاوی خۆمان لە بڵام پشوێن ئەوەندە پێشمەرگە شەهید بوو ئەوەندە خەڵکین بوو یعنی تۆ ئەم هەموو هێزە زۆرە کاک خۆ ئەو سە بڕۆ هەر سەیری میلاکی وەزارەتی پێشمەرگەم هەرێمەی ئێمەکە کاک ئەوەی بکەم ئەو میلاکی کە لەسەر وەزارەتی پێشمەرگەیەکی لە دۆڵەکانی چوادۆرمان ئەوەندە هێزی نیە ئێمە کاک ئێمە هێزە لەکوێیە عەزیزم کوا وڵای جاوە بچن پرسیار لە خۆیان کە کێ فێری ئەمەی کردوون و ئایا ئەرکی سەرشانی ئەوەیە جێبەجێ بکە یا ئەرکی سەرشانی ئەو پاراستنی ئەم تەجروبەیە کە بە خوێنی 100 ساڵی گەلەکەمان دروستمان کرد ئەرکی ئەو کامیانە لەبەرەوە خۆیان باشدەزان ئەوە کارێکی زۆر نابەجێیە بەڕاستی تەلەبەیەکی قوربەسەر کەەوە هەموو ئەگەر ئێمە باسی ئایندە ئەکەین جیلی ئایندە ئەکەینەوەی کە هیوای گەلەکەی ئێمە و ئایندە ئێمە ئەو جی لە تازەیە ئەو جی لە خوێنەوارە کە داوای سەرەتایەتی مافەکانی خۆیەکە کەوی 100,000 600,000 چەندێ دەرماڵی بیدرێت ێوانە بەم هەموو ئیمکانێتە ئێمە هەمان لەسەر و بیگری شەقیتی هەڵبێت و لەسەرەوە سژنیکەیت و لەسەر و سەری پشتێنی لەسەرەوە شەق لە دەمی هەڵی ئەوم بێڕێزیەکە لە کەناڵەکانی لە شاشەی تەلەڤیزیۆنەکانی بکە بە خەڵکیان کردەمان یعنی ئەمە حیج ڕەوایەتێکی تیانی چکە خۆ ئەمە جاری وای حەق و لە ڕاستی ئەمانە بە هەر بە عەریزەیەک بە داواکاریەک بۆ سەرەکایەتی ئەنجومەنی وەزیران ئەم مافانیان بۆ دەسەبەر بکرایە خۆ ئەمە لە چاو ئیمکانەتی وڵاتی ئێمە لە ڕاستیان نەقورسە نەشتێکی ئاڵۆزە نەشتێکە لە تەحملی ئەم دەسەڵاتی ئێمانە بێمە جێبەجێک یعنی بۆ بەم دەرەجە بەرخورد لەگەڵ کەک خۆمانە یعنی پرۆکشی کێمانیتیانە خوشکە زاو برازای کێمانیتیانە کە سوکاری کێمانیتیانە ئەی مناڵی شەهیدیتیانە هی پێشمەرگەیتیانە هی زیندانی سیاسیتیانە هی ئەو خەڵکە تێخۆشەرەیتیانە کە ساڵەهای ساڵە بەم تەجروبەی ڕەنجی کێشاوە بۆ ئایان لێ بکرێەوە ئەوە خۆیان ئەوە کە بلوتانە بازا بەرامبەری تەلەبەیەکی بەژمێنن کە داوای دەرماڵەکە ئەوە لە سنگەرەکان و لە خەتەکانی دیفاعانی ئەڵێن ئەومان بۆ بێن پێویست بەوە ناکە گەنجێ داوای دەرماڵەکە تۆم هێزەی بۆ بیت ئەوە هەر ئەو فەرماندەی و پێشمەرگەکە داواکەەوە هە داوایەکی زۆر ڕەوایە واقعەکە خۆی وایە بە چاوی خۆی بینیوەتی سنگەرەکان و ڕەبیەکەی ئەو چیتە بازاری چیتە ئێ لەبەرەوە حەقێکی بێم لەولایەکی داوایە کە ڕاست کە با کاکە و باجر و هەمەرە بچێ وەکو هەر هیچ نەبێت با لە ڕەبیەکانی ئەوان نابن
ئیمجا لە ڕاستیە کاکە لە هەموو ئەکادیمێکی عسکەری دنیا هینەکەیە دەرسێکەیە تەحسینی پێڵن ئەمە هینی سەنگەربەندی ئەوانەیە تۆ لە شوێنێکا کە جەپەیەکت هەیە هێزێک بەرامبەر ڕوبەڕووی تۆ وەستاوە هێزە ئەبێ قایمکاری تەواو بکەیت ئەبێ جۆرەها لەسەر نەخشە هەموو جۆرەکانی سەنگەر مەسەلا و سەنگەرە بۆ جۆرێک مناسب ئەوانە تۆ محازەرەی گەورەی لەسەرێکێک لەوانە کە تۆ گیانی سەربازەکان و تێکۆشەرەکانش جەنگاوەرەکان ئەپارێزێ بەشێکی سەنگەرە ئەگەر بەشێکی ئیرادەیە ئەگەر بەشێکی باوەڕە ئەگەر بەشێکی چەکە بەشێکی باشی سەنگەرەکانتە ئێ باشە ئەم هەموو مەکاینە هەیە ئەم هەموو شیش و چیمەنتۆ هەیە ئەم هەموو حەفارە هەیە ئەم هەموو شۆفڵە هەیە کاکە توانی تۆ هەر ڕێبایەکانی خۆت وا محکەمکەی سەنگەرەکانی خۆت وا محکەمکەی وا بە ئاسایی نەبیتە هەدەفی خەناسەکانی داعش بەرامبەر یان شەو دزەکە بە ئاسانی بێتەوە بەجارێک کۆمەڵی خەڵکی لێ شەهید کات و خەڵ و عام و بەرزیبانە بۆی دەرچێت لەبەرەوە کەم تەرخەمیەکانی ئێمە لە ڕووی سەنگەربەندیش و ئێمە کەم تەرخەمی هێزەکانی پێشمەرگە وەزارەتی پێشمەرگەمەتی سەرشانیانە خۆمانە لە وڵاتە کولی عسکەریشی تایە خۆ عیلمامیشیان نەزان و بەشێکی هەر ئەو سنفەکەی ئەوەیەوان خۆ ئەکر ئەمانە بێن پەیڕەویکەن و هەموو خەتەکانی دیفاع سەنگەرەکانی تۆکم و باشکن بۆی ئەو هەموو زەرور زیانە نەکەین کاکەمە هەر لە هەموو دنیا قانونێکی سەربازیە یعنی یەکێک لەوانە کە پاراستنی گیانی جەنگاوەر باشکردنی سەنگەرەکانێتی لێدانی سەنگەری باش جاران ژوندی عێراقی فەرگونیەکانیشی پێبوو لە کۆڵە پشتەکەی خاکە نازێکی یا و پاچێکیش تیا بوو بۆ شەوێکی لە هەشتێکە سەنگەرەکەی خۆی باشە کرد هەتاشی رازیان تێبچوو ئەی پارێ وڵاتە چی لێکە خۆچی هەزانی دوێنی هەزانە کاکە خۆ بەشی هەموو ئەو سەنگەرانە کاکە بە $100,000 بەشی حەچی سەنگەری هێزی پێشمەرگێ $100 بە دەفتەرە دۆلار هەچی دونی دنیای پێ ئینی ئەوە شتێک گرانەوە کاکە